بابەتێکی گرنگ کە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە تەندروستی چاویانە چونکە نەخۆشی شەکرە نەخۆشیی پرێشخایەنە و کاریگەری لەسەر زۆربەی ئەندامەکانی جەستە دروستەکە و یەکێکیش لەوانە چاوە کە پێویستە پشکنینی تایبەتی بۆ بکرێت و بۆ ئەوەی کەسەکە کاریگەری نەخۆشیەکە لەسەر چاوی دروست نەبێت و یاخود بتوانێت ئەگەر دروست بوو زووترین کات ڕێگری لێ بکرێت بۆ ئەوەی زیاتر باسی ئەم بابەتە بکەین بەڕێز دکتۆرە ساکار مەحویمان لەگەڵە پسپۆری نەشتەرگیری نەخۆشیەکانی چاو بەخێر بە دکتۆرە. زۆر سپاس بەیانی ئێوە باش و بەیانی بینەرانیش باش. زۆر سپاس. دکتۆرە نەخۆشیەکانی چاو بێگومان ڕەنگە بەشێکی هۆکارەکانی نەخۆشی شەکرە بێت. ئایا کەسێکە نەخۆشی شەکرەی هەیە زۆرترین کاریگەری کە لەسەر چاوی دروست دەبێت چییە؟ بەڵێ بێگومان نەخۆشی وەکو هەموومان نەزانین نەخۆشی شەکرە نەخۆشیەکە کە درێژخایەنە و تا ئێستا یعنی بێبەختانە ینی چارەسەری تەواوەتی بۆ نەدۆزراوەتەوە چارەسەری هەیە کە ئەکرێ بۆ کۆنتڕۆڵکردنی بەس وەکو بنبەرکردن نەکراوە یەکێکە لەو هۆکارانەی کە دووەم سەبەبە بۆ لە دەستدانی چاوی مرۆڤ دوای نەخۆشی کەتەراکتە ئاویسپی ئەمە سەبارەت بە چاوەکە باس دەکەین ینی ئەبێتە هۆی لە دەستدانی چاوی مرۆڤەکە کە هێشتا لە ژیان ناماوە لەوانەیە ژیانێکی زۆریشی مابێ بەس ئەگەر بەو ڕێنمایانەوە بۆ هەڵسوکەوتانەی کە بۆماندا ئەنرێ و ئێستا وەکو چارە سازێکدای ئەنێ بۆ نەخۆشەکانمان ئەوانە نەکەن لەوانە بێتە هۆی لە دەستدانی نەخۆشەکە. زۆرەی گرنگترین شت لە بۆ نەخۆشێکی شەکرە ئەوەیە کە کۆنتڕۆڵی ڕێژی شەکرەکەی بکرێت و نەخۆشیەکە و باشی کۆنتڕۆڵ بکرێت کە ئەمە لەلایە پزیشکی هەناریەتی کۆنتڕۆڵەکرێت. ئایا لە چ کاتێکە نەخۆش پێویستی بەوەیە کە سەردانی پزیشکی چاو بکات کاتێکە تووشی نەخۆشی شەکرا بێت؟ بەڵێ بەپی کتێبەکان و دیراسات کە ئەڵێ تۆ کە یەکەم جار ئەزانی نەخۆشی شەکرەت هەیە بۆت هەیە دوای ساڵە یا 2 ساڵ سەردانی دکتۆری چاو بکەیت بەڵام من وەکو دیقەتم ماوە چەند ساڵە لە سنتەری شەکرە ئیشەکەین و نەخۆشەکانمان ئەبینین با ئەو نەخۆشانەی کە یەکسەر تەشخیصەکرێن بە شەکرە یەکسەر سەردانێکی چاو بکەن دکتۆری چاو بکەن بۆ لەبەرەوەی زۆربەی زۆری نەخۆشەکانمان ئێمە وەکو بڵێن ڕەتی نییە لە لامان نەخۆشەکانمان خۆیان بچن ساڵانە بێ 6 مانگ جارێ بێ پشکنینێکی خۆیان بکەن لە ناحەیەی مەسەلەن بۆ خوێن بێ بۆ هەشتێکی تر بێ ئەنی وەکو بڵێ سکرینینێ بکەن بۆ خۆیان ئەومان نییە کاتێک نەخۆشە چێتە لای دکتۆر کە ئەعرازێکی هەبێ نەخۆشیەکی هەبێ شتێکی هەبێ ئەنی هەیە کەم کەس هەیە بڵێن لەوانێ لە سادە ئەو کەسانە هەبن وا بکەن بەس لە سانەوەمان وا ناکەین ناچینە لای دکتۆر ناچین پشکنین بکەین تاکو ئارازمان نەبێت لەبەرەوە ئەو کەسانی کە دایگنۆزەکرێن کە تەشخیصەکرێن بە شەکرە و ئەزانرێت کە شەکرەیە لەوانەیە چەند ساڵێک بێ هەیان بێ ئەو کاتێک هەیە لای دکتۆری هەناوێکەوە پێی ئەزانەی لەوانێت تۆ 5 ساڵ 6 ساڵە هەیەی یان 3 بۆ 4 ساڵە هەیەی کێتە لای دکتۆری هەناویەکە ڕاستە لە جسمیان لەوانەیە گورچی لە درەنگتر شەکرە تەئسیری تێ بکە یا دڵ بەس چاوان نیە چاو لەگەڵ هەموو بەرزبوونەوەیەکی شەکرە ئەو تەئسیرە خراپانەی کە بەهۆی نەخۆشی شەکرەکەی تەئسیرەکاتە چاو وانەیە لە چاوە هەبێ لەبەرەوە من وای بە باشە زانم هەر کاتێکە تەشخیص کران سەردانێکی دکتۆری چاو بکەن ئەگەر هیچی نەبێ ئەو وەختی دکتۆرەکە پێی ئەڵە مەسەلەن ساڵانە بێتەوە 6 مانگ جارە بێتەوە 3 مانگ جارێ بێتەوە بەپێی چاوەکە و بەپێی ئەڵێ هەرسوکەوتی نەخۆشەکە و بەپێی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە بەڵێواتە یەکەم جار کە دەستنیشان کرا سەردانی پزیشک بکە و دوای ئەو پزیشکەکە ڕێنماییەکە کە چ کاتە پێویستی پێدی دووبارە بێتەوە. دکتۆرە باس لەوە کرد کە نەخۆشی شەکرێکە کاریگەری کاتە سەر چاو دووەم هۆکاری باوترین هۆکارە بۆ لە دەستدانی بینایی ئایا ئەو کەسێک کە شەکرە کاریگەری لەسەر چاوی بکە چ نیشانێکی تیا دروست دەکات؟ بەڵێ خۆی کە شەکرەکە تەئسیرە کاتی چاو بە 3 مەرحەلەی جیاواز تەئسیرەکات یعنی باگراوند دایبێتیکرەتونۆم پاتیمان هەیە پرۆلایفرەتیڤمان هەیە پرۆلایفرەتیڤمان هەیە ئەمانە چین باگراوندەکە یعنی تەنها هەر طبعا ئەمە باسی تۆڕەی چاوەکەین شەکرە یەکەم شت تەئسیرەکاتە تۆڕەی چاو تەئسیر شەکاتە عەدەسەی چاو عەدەسەی چاو یعنی هاوێنەی چاو چی لێ ئەکات تووشی ئاوی سپی ئەکات
ئەمەیان زۆر خەتەر نییە چون بەس هەر ئەوەیە مەسە ئەگەرێکی عمری 6 ساڵ بێت تووشی ئاویسپی بوو بێ ئەم لەوانەیە لە 55 ساڵیا تووشی ئاویسپێکە بێ ینی عملیاتەکە خێراتر ئەکات بۆ ئاوەسپێکە بەڵام بۆ شەبەکەی چاوەکە باسەکەین کە ئەمە زۆر زەڕورە و زۆر خەتەرە و زۆر من حەزەکەم نەخۆشەکانمان زۆر گوێبە و فەحسی چاوە ببن چونکە ئێمە لە مەرحەلەیەکە ئەتوانین یعنی کۆنتترۆلی بکەین باشتر لەوەی لە مەرحەلەیەکی ئەخیرا بێت و هیچ شتێکمان بۆ نەکرێت چونکە کە گەشتە مەرحەلەی سێهەم زۆر قورسە ئێستا بابێنە سەر مەرحەلەکان چین باگراوندەکە لە مەرحەلەی یەکەمە وردە نەزیفی بچوک بچووکمانە بێ وەکو سەرە دەرزی لەسەر شەبەکەی چاوەکە دروستە بێ تۆزە زیاتر ببێ پێڵێن ئەکسودەیت و کۆتۆنۆڵ سپۆت و ئەمانە دروستە بن ئەمانە چین ئەو مادەیەن کە بەهۆی شەکرەکەەوە لەسەر مولولەکانی خوێنی چاو دروستە بن و بەرەبەرە لیک ئەکەنە دەرەوەی چاوەکە ئەنی لە ناو مولولەکانە نامێنەوە یەنە دەرەوەی چاوەکە کۆ ئەبنەوە ئەمە ژوا ئەکات ڕێگری بێ لە هەڵسوکەوتی خوێن لە هەڵسوکەوتی ئەو زیندە چالاکیانی ئەو خانانە کە پێی هەڵەسن لەویا یعنی تەسیرەکاتە هەموو شتێ زۆر جار نەخۆشمان هەیە بەو شوەی کە باسم کرد ئەین تەشخیص کراوە بە شەکرە ئەمڕۆ هاتووە ئەڵێ من ساڵێکە تەشخیص کراوم بەس کە سەیری چاوەکەکەین سەیرەکەین باگراوند دایبێتی کڕەتونەپاتی هەیە یعنی ئەو وردە نەزیفە بچووکەی هەیە معناوێ لە ساڵ زیاتر ئەو نەخۆشی شەکری باسکە ڕەنگە خۆی پێشتر بۆ ماوەکی زۆری بوو بێ بەڵام هەستی نە بە نیشانەی نەخۆشی چاوەکەی نیشانی شەکرەکە نەکرد مەبەستمەوەی لێرە هەستی پێ ناکێکە ئەو باگراوندەمانە بێ بە تایبەتی ئەگەر لە سنتەری بینینی چاوەکانە بێ لە دەوروبەرا بێ ئەمە چیمانە عەسەبی چاوەکەمانە و سنتەری بینینەکەمانەیە کە پێڵی ماکیولا ئەمانە زۆر گرنگن کە ئەگەر شتێک گۆڕانکاریە ڕووبا لەو سنتەری بینە یەکسەر نەخۆشەکەستی پێکا چاوی لێڵە بێت لەوانەیە یەکسەر بێ بۆ لای دکتۆر بڵێ چاوم لە خلالی ئەونا لێڵ بووە بەس ئەگەر لە دەوروبەرەکە بێت هەستی پێ ناکا لەبەرەوە تەنها ئێمە چۆن هەستی پێکەین کە چاوەکە قەترێکی تێکەین تەوسیعەکەین بۆ 20 دقیقە دواییت لەسەر جیازی سلیت لامپەکە ئەو جیازەکەی خۆمان داعەنشە لە سەری و بە عەدەسێکی بچکۆ لە سەیری ناو شەبەکەی چاوەکەکەین بەو شێوەیە بۆمان دەرەکەوێت زۆری کەس لەوانەیە ینی بەو شێوەیە هەستی پێ نەکا بەس کە دکتۆرەکەی بینە جاستی پێکە نوعێکی کەشمان هەیە ئەگەر جاری وا هەیە یەکسەر بە ئاوسانی ماکیولا دەست پێکە ینی سنتەری بینینی چاوەکە بە ئاوسانی ئەوێ دەست پێکە ئەوە نیشانێکی بە نەخۆشە ئەو یەکسەر چاوی لێڵ ئەبێ نەخۆشەکە هەستی پێ ئەکات ئێمەش کە هاتە لە ئێمە ئەیبینین جاری وا زۆر کەمیشە بەس ئەبێت لەگەڵ ئەو پشکنینەی کە ئێمە بۆ یەکەین پشکنینی تر هەیە پێڵێن ئۆسیتی ئۆسیتی چیەکە ئەستورایی شەبەکەی چاوەکە دەرەخات لە حدێکا چەند بێت و مەسەڵەن تەبیعەکەی چەند و زیاترەکەی چەنە ئێمە بۆ جیهازە سەیرەکەین و قەراری بۆ ئەیەن ئایا ئەمە خەتەرە و ئاوسانە یان نا بەپێی ئەوە پێی ئەڵێنەوە بۆ مراجعات و چارەسەرەکەی بەڵێ دکتۆرە ئەگەر باسی چارەسەرەکانمان بکەی ئایا لە سەرەتاوە چارەسەری ئەم گرفتانە چۆنەکرێ بۆ نمونە باس کرد لە قۆناغی یەکەمە ئایا پێویست بە چارەسەرەکە یا خود ئێوە تەنها بە دوواداچوونی بۆ بکەن و ڕێنمایی نەخۆشەکەکەن کە چەند مانجارێک یاخود ساڵی جارە سەردانی ئێوە بکاتەوە بۆ پشکنینی دووبارە بۆ ئەوەی بزانن چ کاتێک بەرە قۆناغێکی پێشکەوت وترێتێ بەڵێ بێگومان وایە کار نەخۆشەکە ئەبینین ئەگەر وتمان هەر مەرحەلەی یەکەم بێ باگراوندەکە بێ لە دەوروبەر بێت و سێرمان کرد لە وردە نەزیفێکی بچووکە هیچ شتێکی بۆ ناکەین پێڵێن تۆ سێماینکە سەردانمان بکەرەوانێ بۆی بزانین ئایا تەسیراتەکەی چۆنە بێت یعنی هیچ دەستکارێکی بۆ ناکرێت تەنها سەردانکردنەوەیە بەڵام ئەگەر هاتوو لەسەر ماکیولا بێ یعنی لەسەر سنتەری بینین بێ ئەو وەختە ئێمە پێویستە کاشتی تری بۆ بکەین جاری وا هەیە لە مەرحەلەیە دەرزی بۆ ناکرێت خۆی ئەوانەی بڵێن ئەو تەسیرێک چەتە شەکرەی چاو یعنی زۆر شتی بۆ ناکرێت بەس مەجموعای شت هەیە کە ئەکرێ وەکو چییە لەیزەری بۆ ئەکرێ ئارگۆن لەیزەری بۆ ئەکرێ لەگەڵ دەرزی هەیە دەرزی مەسەڵەن لوسنتس و ئەڤاستین ئەمانە پێڵێن ئەنتیڤیجڤ یعنی وای لێ ئەکات ئەو مولولەیە تۆزێ چالاکیەکەی کەم بێتەوە و زیانەکە ئێمە مەرحەلەی یەکەممان باس کرد کە هەر بڵێن وەکو دڵۆپە خوێنی بچوک وەکو سەرە دەرزی دروستە بێت و
ئەم تۆزێ وەکو کۆتنۆڵ سپۆت یعنی شتێکە وەکو لۆکە دروستە بێ لە مەرحەلەی دووەمە ئەم دڵۆپە سەرە دەرزیانە بێ بە دڵۆپی گەورەتر وەکو چۆن ئامەرەکە لەسەر مێزێک بڵاو ئەبێتەوە بەو شێوەیە بێ ئەنی نەزیفەکەمان گەورەتر ئەبێت بێگومانەمە ئێوە بە پشکینەکەی بینن ئەمە مەرحەلەی دووهامە مەرحەلەی سێهام کە ئەمە لە هەمووی خەتەرتر و خراپترە وای لێیە ئەو بڵین ئەو تۆڕی چاوە ئەوەنە بێبەشە بێت لە خوێن وای لێ خۆیڵێ ئەبێ من شتێ بکەم خوێن بۆ ئەم چاوە دروستکەم مولولەی تازە دروست ئەبێتەوە مولولەی تازە لەسەر دەماری چاوەکە دروستە بێ یا لەسەر دەوروبەری چاوەکە دروستە بێ کە ئەو مولولانە دروست بوون طبعاً ئەمە ئەگەر شەبەکێ بێ مولولەکان لەسەر ڕووی شەبەکێ دروستە بن بەرەبەرە یەنە ناو چاوەکە یعنی ناو شلەی شوشەی چاوەکە پێشووتر اینجا ئەبێ بە نەزیفێکی گەورە لەم مەرحەلەیە زۆر شت ناکرێت بۆ نەخۆشەکە ئەو وەختە بێ بە عملیاتی مثلەن شەبەکەی چاوەکەی بۆ بکرێت بۆ پاکردنەوەی نەزیفەکە دوای ئەوەش مەرحەلەیەکی کەمان هەیە پەردەیەک لەسەر تۆڕی چاوەکە دروستە بێت کە ئەم مەرحەلانەمووی تەواو بۆ مولولەکان ئێمە جاری وایە دووسێ دەرزیان هەیە 6 دەرزی ئەکات بۆ ناو چاوەکە ئەنگ لە سپێنەی چاوەکەی خێنە ناو چاوەکەەوە کە ئەو دەرزیانە ئەکەین بۆ چاوەکە وای لێ ئەو مولولانە وشکە بنەوە وشکەبنەوە نامێنن بەڵام تە مەرحەلەیەکی کە تازایەتە پێشەوە یاڵێن ئیپیتیلیال ممبرین یعنی پەردەیەکی تەنک بەسەر شەبەکەی چاوەکە دروستە بێ ئەمە لە مەرحەلە هەرەبێ دکتۆری شەبەکەی چاوەکە پێڵینی بۆ بکە یعنی ئەو پەردەیە لابەرێت و بۆ ئەوەی نەخۆشەکە بینینی باشتر بەڵێ دکتۆرەیەکێک لە چارسەکان کە باس کرد بەکارهێنانی دەرزیە ڕەنگە نەخۆش کاتێک ئەمە پێڵەن بترسێ ئایا بەکارهێنانی ئەم دەرزیە کاتەکەی چەنی پێ ئەچێت و ئایا بە ئازارە ئەگەر بە کورتی باسی پرۆسیجەرەکەمان بۆ بکەی کە چۆنە و چەنی کات پێچە و چەند سوودی لێبینێ نەخۆشەکە بێگومان کە ئەڵێن دەرزیە بکرێ بە ناو چاوەکە تا هەمومان نەترسین بەڵام ئەمە شتێکی زۆر ئاسانە ئەمە قەترەی یعنی لە خلالی 2 دقیقە تەواو ئەبێ قەترەیەکی بەنجەکەی نەچاوەکە بێگومان نەخۆشەکە پاکەوتە بێ لە ژوورێکی عملیات و لە جەوێکی زۆر پاکا بێت چونکە ئێمە شتێکە خێنە ناو چاوەکە چاوش زۆر حساسە بۆ پیسی ئەبێ لە شوێنێکی پاکا پێ و خۆشمان دەستمان و هەموو شتێکی ئەوەکو چۆن عملیاتەکەی ئەو بڵێ ئەبێ ئەو شتانە بکەیت و دەستکێش لە دەست بێ وەزەونە نەخۆشەکە پاڵەکەوێ چاوەکە تەعقیمەکرێ یە قەترەی بەنجی بۆ تێ ئەکرێ و دەرزەکە لە سپێنەی چاوە ئەکەیتە ناو خۆی دەرزەکە زۆر بچووکە سەرێکی بچووکو یعنی زۆر کورت و بچکۆلێ ئەکرێتە ناو چاوە نەخێر هیچ ئازاری نییە هەر هەستی پێ ناکە بەس مهمە دوای ئەوە قەتری تێکا بۆی چاوەکە ئیلتیهاب نەکات و لە هەمووشی مهمتر ئەم دەرزانە ئێستا حاڵ ئێستا زۆر گران یعنی کۆستێکی زۆری هەیە ینی مە هیواداری نەخۆشەکانمان نەگەنەوە مەرحەلێکە ئەو دەرزانە بەکاربێنن ڕۆزێ نەخۆش ینی نیگەرانە لەو بێگومان هەرچ نەخۆشێک بەرەو پێشش بڕە هەم چارەسەرەکەی بۆ نەخۆشەکە زەحمەتی زیاترێ بێ و لەگەڵیشە ڕەنگە تێچووی چارەسەرەکانی زۆرتر بێت دکتۆریکێکی تر لە ئەو کاریگەریانەی شەکرە لەسەر چاو کە باست کرد ئەوەیە کە خێرایکردنی دروستبوونی ئاوی سپیە لەسەر چاو ئایا ئەم نەخۆشانە چۆن هەستی پێکەن و ئایا مەرجەکە هەردوو نەخۆشیەکە دروست بێ لە نەخۆشەکە یاخود ئەکرێت تەنها یەکێکیان ڕوو بدات یعنی ئاوی سپی و کاریگەری لەسەر شەبەکەی چاویش ئەگەر هەردوو نەخۆشیەکە پێکەوە ڕوو ئەدات لە کەسێکا کە نەخۆشی شەکرەی هەیە بێگومان ڕوئەیە ئەگەر خواتەمەنی ئەو نەخۆشە بات یعنی ئەگەر تۆ ئێستش ڕێچمەپاتێکە یعنی مشکلی شەبەکێکە ئێستا دروست نەبێ لەوانێ دوای 20 ساڵ دروست بێ ئاوە سپێکەش هەر بێگومان هەر دروست بەپێی تەمەنە ئەو هەشا یعنی شەکرەشی نییە و هەر ئاوی سپی هەر بۆ دروستە بێت چکە یەکێکە لە پێڵێن سینایڵ یعنی ئەوە شتێکە بەپێی تەمەن ئاوی سپیمان بۆ دروستە بێ لە هۆکارەکانی تر ئەوە گرنگدکتۆرە نەخۆشەکە هەست بەچی ئەکا کاتێکە ئاوی سپی بۆ دروستە بێگومان تەڵخبوون یەکێکە لە هەرە نیشانە باوەکان هیچ شتێکی تر هەیە کە نەخۆشەکە خۆی هەستی پێ بکات بەسەبەتەڕۆکو ئاوی سپەکانی تر وایە هیچ فەرقێکی وای نییە وەز لە جۆرەکە ئەلانێ فەرق بێ مەسەل لە سنتەری لە ناوڕاستە دروست بێ بەرەو دەوروبەر هەر لێڵبوونی چاوەکەیە کە تو ئاوی سپیتە بێ هەستێکی لەناو ئەم ژوورا دووکەڵەکەیە بەڵام لەناو ژوورەکەش دووکەڵ نییە ئەو یەکێکە لە نیشانە هەرە باوەکانی ئاوی سپی کە نەخۆش هەستی پێکە. دکتۆرە چارەسەری ئاوی سپیش بە هەمان شێوە بە نەشتەرگەریە و ئایا هیچ شتێک هەیە کە بتوانێت ڕێگری لێ بکەی کە نەخۆشەکە تووشی نەبێت؟
ئاوی سپی نەخێر ناتوانی بەس تەنها ئەوەیە ئەبێت نەگەێنینە مەرحەلەیە کە پێی بڵێن ئاوەسپەکە قەپات بوو بێ ئەسا خۆشبەختانە چکە بە جیهازی فەیکۆ ئەکرێت بە بێت تەقەڵ ئەکرێت توانین لە مەرحەلەیەکی زووترا بۆی بکەین کە ئاوەسپیەکە دروست بوو هەر وەکو نەشتەرگەریەکانی تر یعنی ئێمە نەشتەرگەری لابردنی ئاوەسپیەکەی بۆ بکەین و هاوێنەی چاو یعنی عەدەسی ناوچاوی بۆ دائەنێن ئەم عەدەسەیە کە لەگەڵ ئەمریا ئەبێت و هیچ زەرەر و زیانێکی نییە و زۆر باشە بە چاوەکە. دکتۆرە کاتێک نەخۆشێک بۆ یەکەم جار سەردانی ئێوە کاکە تووشی شەکرە بووە ئەگەر بە خۆشحاڵیەوە پشکنینەکانی باش بێت و کاریگەری زۆری لەسەر چاوی دروست نەکرد بێ یاخود پشکنینەکەی ئاسایی بێت و هیچ نیشانێکی تیا دروست نەکرد بێ ئەم نەخۆشە پێویستەکە کە چەند جارێک سەردانی پزیشکی چاو بکاتەوە بۆی دووبارە پشکنین بکاتەوە چونکە ڕەنگە هەندێک جار پزیشکەکە پێی بڵێت تۆ چاو باش و کاریگەری لەسەر نییە ڕەنگە پشتگوێی بخات نەخۆشەکە ئەوە بزانێت ئەمە بۆ فترێکی زۆر هیچ نیشانێکی بۆ دروست نابێت. نەخێر بێگمان وایە ئەبێت ئەگەر بەو شێوەیە بێت کە هیچ شتێکی نەبێت و چاوەکە زۆر باش بێت و شەش لەسەر شەش بێت و شتێکی نەبێ پێویستەکە ساڵانە سەردانی دکتۆری چاو بکات. ئەمە تاکەی تا 5 ساڵ یعنی ئەگەر ئەمڕۆ من تەشخیص کران بە شەکرە و دوای 5 ساڵ بەم شێوەیە ساڵانە سەردانەکەم بەڵێ ئەگەر هیچم نەبێ بەس ئەگەر هیچ هەبێ ئەوە ئەبێ 6 مانگ جارێ بەلانی دوای 5 ساڵەکە خۆت هەرەبێ هیچ هەبێ نەبێ ئەرەبێ 6 مانگ جارێ سەردان بکەیت بەس ئەگەر گۆڕانکاریەکی خراپ هەبێ لە چاوەکە دکتۆرەکە پێتەڵە مانگێکی کەوەرەوە 3 مانگی کەوەرەوە ئەنی مهمە تۆ بەلایانی کەمەوە ساڵانە سەردان بکەیت جا نەخۆشی شەکرەش هەیە لە مناڵانش کە بڵێنەها تایبوونیان هەیە ئەوانش بە هەمان شێوە پێویستیان پێیە فەحسی چاویان بۆ بکەین بەڵام ئەوان لە کاتێکە و دەست پێ بکەن باشتر لە کاتی دەستنیشانکردن یاخود ئەتوانرێت دواتر ئەتوانرێت ساڵە 2 ساڵ چکە ئەوان زۆر زوو تەئسیر ناکە ئەوانش لەوانەیە دوای 2-3 ساڵ ئینجا تەئسیر بکە بەس ئەوانش باشترە ساڵانە سەردانێکمان بکەن و فەحسی چاوەکانیان بۆ بکەین. بەڵێ دکتۆرە هەمان ئەو گرفتانی کە باسمان کرد لە گەورەی ڕوە هەمان گرفتەکان لە مناڵە ڕوو ئادا کاتێت نەخۆشی شەکریان هەیە یاخود گرفتەکانی ئەوان جیاوازترە هەمان گرفتە بەس یعنی بێبەختانە کە لە مناڵە چونکە ئەوان لە عمرێکی زووترەوە توش ئەبن یعنی ئەگەنە لەوانەیە لە عمرێکی گەنجیە ئەو ڕەتینۆپاتی ئەو مشکلی شەبەکێ و شتیان بۆ دەربچێت بەس ئەگەر بڵێن ئەم تایبدووەکە کە تۆ لە عمرێکی گەورەترا دروستبی لەوانێت تۆ لە 6 ساڵیا لە 7 ساڵیا لە تەمەنێکی گەورەترا ئەو شتانەوە بۆ دروست بێت. زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت بێگومان نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە و کاریگەری لەسەر زۆربەی ئەندامەکانی جەستە دروست دەکات و چاویژەیەکێکە لەو ئەندامانە بەڵام هەواڵی خۆش ئەوەیە کە هەر کاتێک تۆ توانێت شەکرەکەت کۆنتترۆل بکەیت و کۆنتترۆلێکی باشە هەبێ نەهێڵێت شەکرەکە بە ڕێژێک بەرز بێت کە کاریگەری لەسەر ئەندامەکانی جەستت بە کاتێکی زۆر کەم دروست بکات ئەو بە خۆشحاڵیەوە ئەتوانرێت وەکو نەخۆشیێک بێت کە بەردەوام لەگەڵ تایە بەڵام کاریگەری خراپ لەسەر جەستت لە کاتێکی کەما دروست نەکات و ئەتوانی ژیانێکی ئاسایی هەبێ ئەمە چ مناڵێک بێت کە تووشی جۆری یەکەمە بێ یاخۆ ئەگەر کەسێکی گەورەی بۆ لە تەمەنێکی گەورەترا توش بوو بێ بە هیوای تەندروستێکی باشم بۆ هەموو لایتان خواتان لەگەڵ